کات زۆر شت لە تۆیا گۆڕێت، بیرکردنەوەت، بەرژەوەندیت، قەناعەتت، بەڵام هەرگیز مەهێڵە ئەم شتانە لە تۆیا بگۆڕێ. باوەڕێ، میهرەبانیت، باشیت، ڕەوشتت. گرنگی مەیە بە ژماری ئەو کەسانی کە لە دەوروبەرتن، بەڵکو گرنگی بە بەو کەسانەی کە پێش ئەوەی بانگی بکەی بێتەلات و پێش ئەوەی ڕوونکردنەوەی بۆ بیت لێت تێبگا. ئەو کەسانە پشتگوێ بخە کە پشتگوێت ئەخەن و ئاگاداری ئەو کەسانە بە کە گرنگیت پێیان و سەلامەتیش بۆ ئەوانە بخوازە کە ئەڕۆن و بەجێت هێڵن. ئەزیزانم سڵاوتان لێبێت. ئەم شەو بێحەد دڵخۆشم لەبەرەوەی میوانەکەی لەلامە پارچێک لە ڕۆح و دڵە لەناو هونەرمەندانە، هونەرمەندێکی بە ئەزمون و هونەرمەندێکی خوێن شیرین و هونەرمەندێکی خۆشەویست لە ناو هەموو کووردا. هەر کەسێکەی بینێ یەکسەر بزاک ئەکەوێتە سەر لێوانی، هەر کەسێک ئەی بینێ هەست بە خۆشەویستی و دڵسۆزی ئەم هونەرمەندە جوانەکات. هونەرمەندی ئەم شەومان ئەستێرە، ئەستێری کوردستان، هونەرمەند بەیان بۆمە لا دەبیان یان یەخوا بە خێر بێ. قوربانە بم، سپاس دەکەم. زۆر دڵخۆشم. ئەزانم کاتەکە بۆ تۆ تۆزێک نەگونجاو بوو، بەڵام سپاست ئەەکەم کە لە دوجارە هاتیت و توانیت لە بەرنامەکەی پێکەوە بین. باسی نایە بە قوربان، دەست خۆش بێ و لەش ساغ بێ، واجبی خۆمانە. من زۆر پێم ناخۆش بکە لە دەستدانی کەسێکی خێزانەکەت. هیوادارم دوا ناخۆشیتان بێت. تەمەنی درێژی بۆ جەنابت و بۆ خێزانەکە و بەجێ هێشت بێ ئینشەڵڵا. دەستپێکی بەرنامەکە باسی ئەوم کرد بە گوێرەی کات شتەکان لە ژیان تا ئەگۆڕێ. تۆ بەپێی تەمەن و ئەزمموی خۆت چی لە توێ ئەگۆڕاوە؟ ئایا پێشتر کەسایەتی چۆن بۆ ئێستاش چۆنە؟ کەسایەتی من لە گەنجی مۆتە ئێستا هەروە ئەس بە گۆڕان ناکەم لە خۆم. بەڵێ گۆڕانەکەی کە تیامایە هێمن بوومەتەوە، هێواش بووم. لە گەنجیە مەرحەلەیەکی ترە و لە تەمەنی 40 تەمەنێکی ترە هەر خۆی بە تەبیعی هێواشە بیتەوە. گۆڕانکاری کە تیاما ڕوویاوە هونەرەکەمە لە تەمەنی گەنجیمە کەس نەیناسین، لە مەرحەلەی ناوەندا وردە خەڵک ناسیونی، لە ئێستا مەرحەلەیە خێرمە کە بووم بە مڵکی خەڵک. زۆر ڕاستە. ئەو کەسە هەیە کە باسیەکەم لە ژیانی توە کە لێت تێئگات بەبێ ئەوەی هیچ بڵیت، بەبێ ئەوەی پێویستیت بێ بڵێ دڵتەنگم وام ئەو شتم، ئەو هاوڕێ هەیە لە ژیانی توە؟ چۆن نییە. هەموو کەسێ هاوڕێکی جوانی هەیە کە دانیشەدەدا دڵی خۆی لاکە. کێ لە ئەو هاوڕەکەت ناسراوە یا خۆت کەسی؟ مامۆستایەکە لە ڕەوزەی سلێمانیە، مامۆستا بەرهەم. بەڵێ لە 92 ڕەفیقین بەیەکەوە. دەردە دڵ دایمە بۆ ئەوە کەم چکە کەسێکە بەڕاستی ئەتوانێ بیپارێزێ لای خۆی. ڕاستە. بەڵێ. اینجا ئەستا ئەمە لەگەڵ دەستپێکی بەرنامەکە باسی ئەم شتانەمان کرد. حەزەکەم هەموو نەرمەندێکە لە لای منە لە مناڵیەوە دەست پێ بکەین لە چ کۆڵانێک یەکەم یادەوەریت نووسیوە لە چ شارێک؟ من هەر لە دایک بووی شاری سلێمانیم، لە کانسکان لە دایک بوو. ئێستاش حەزم لە کۆڵان و کوچک و کۆڵانەکانی شاری هین گەڕێکی کانسکانە. وا ماوە هەر کۆڵانەکە؟ بەڵێ هەر ماوە. کاڕۆم هەناسەی قۆڵ هەڵە کێشم، بەڵام سوودی نییە کە تۆ تازە بەجێوێشتەوە. زۆربەی خانۆکان هەمووی بۆ بە شوێنی تیجاری و ئەم شتانە. ئەگینە کانێسکان تاکە شوێنی لەدایک بوونی منە و خۆشی شمێ تا ئەمرم. تا تەمەنی چەند ساڵی لە کانێسکان بوویت؟ ئەو کاتانە من مناڵ بووم کە لە کانێسکان بووم، بەس لەو مەکتەبانە بووین کە نزیکی کانێسکان بوو. لە مەکتەبی سەرەتایی بووم، ڕۆناکیان پێوت. ئێستا مەکتەبی تیجاری وابزانام ئێوارانە. بەڵێ چەند بەڵێ مەکتەبی تیجارەیە. ئەو کاتە لەوێ دەواممە کرد. ئەس ئێمە لەو بەرەوە بووین. دوای فترەیەک هەر لە کانێسکان بووین، بەس چوینە فولکەیە گرتووە. بەڵێ ماڵی باوکم ئێستا ژەو خانەوە ماوە هەر چۆڵە هۆڵە کەستیانە.
ئاخر شوێنم ئەو خانەوە بوو. ئەی قۆناغی هەرزەکاریت کەسێکی چۆن بووی، کەسایەتێکی چۆنە هەبوو؟ لە هەرزەکاریە عەجوول بوو. کەسێ بووم دایمە خەریکی شنووسیم بووم، یعنی شتمە نووسی، شانۆگەری مەنووسی و لە مەکتەبە عەرزمە کرد، تەلەبەم کۆ کردو و پرۆڤەمانە کردو. خۆم کەسێ بووم دایمە حەزم لە گۆرانی بوو. بەڵێ حتا کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکانیش هەر بۆ گۆرانی چووم، بۆ مۆسیقا و گۆرانی نەیبوو و کاتە نەبوو، بەس شانە و شێوە کار هەبوو. دامە پیانەوتم مامۆستاکان کە کەسێکی عەجوولم، دایمەیانگو کچێ ئەمە تۆم شتانە لەکوێ هێنی، ئەم گۆرانیانە لەکوێ لەبەرەکەیم، گۆی نووسمەوە لەبەر یەکەم. ئەستەکەیت بۆ کچ سەرورە کە تۆزێک توانا و کوچ جەنابەت ئەڵێ عەجوول ئەوە بیت بۆ ئەوەی کە حەق خوراو نەبێت. هەستەکەیت ئەوە باشترە وەک لەوەی کەسێکی بێدەنگ و شەرمن و چوزانە تۆ بیت. کەسێک کە بەهرەیەکی تایە ئەبێ شەرم فڕەیە، ئەوێ شەرم بخاتە ناو زبڵخانەوە. بە تایبەتی هەیە بەهرەی تایە وەرزشەوانە، بەهرەیتیایە ئەوە کەوێتەوە سەر خێزانەکان، پارێزەرە هەیە، هەر لە مناڵیەوە حەزی لە شتی دکتۆریە، عنی ئەمە بەهرەیە، تۆ بێ بەهرەیە و مناڵە بدۆزیتەوە بزانی چ بەهرەیەکی هەیە. ئێمە لە مناڵیا کەس بەهرەی نادۆزینە لەبەروی خێزانەکان، خێزانی وا هەبوو 12 نەفەر بوون، دایکەوە لەکوێ بەهرەیەم 12 دۆزێتەوە، ئەوە خۆمان بمان دۆزیاتەوە. من خۆم کەسێکی زیرەک و لێ هاتوو بووم، بێریش بووم، دۆزە ترسم کەمتر بوو، نەئەترسام لە شتەکان. گوێم نەئەیە باوک لێدایە، دایک لێدایە، برا لێدایە، ئیشی خۆمە کرد، چون گۆرانی خۆمەوەندنی خۆمە کرد، دوایە هاتمە ماڵە خۆم فەقیرە کرد، لە مەکتەبە ئەمان کرد ئەو شتانە. بەڵام تۆ کە بەهرەیەکت هەیە ونی مەکە، زۆر ڕاست ونی مەکە، تۆ ئەتوانی هەر کەسێ بەهرەی هەبێ لە سنووری خۆی، سنووری خۆت بپارێزە، بڕۆ بتەمسیلکە، بڕۆ گۆرانی بڵێ، بڕۆ وەرزشکە. یعنی دایک و باوک من دایمە پیانەڵێم، ئەڵێم کە مناڵ بەهرەیەکیان تایە بڕۆ لەگەڵی بژی. زۆر ڕاستە، حتممە و دایک و باوە خۆیانەوە بەهرەیان تیاوە، ئەیش لە خێزانێک بۆ مرانویانە بارەکەی خۆشی هەماشە دووبارە ئاکاتەوە، لە مناڵەکان ئایمیرێنە، ئەو مناڵانەکە گەورا بن خۆشی دووبارە هەمان شت بەکارێنێت، یعنی بۆ بە شتێکی وراسی کە ڕێگاگرن لە مناڵەکانن کە بەهرەیان تایە. نەخێر، بەهرە شتێکی جوانە لە ئینسانە، تۆ ئەو بەهرەیە و هەتا مردن لەگەڵ تابێ هەستەکەی بوونت هەیە. زۆر ڕاستە. کێ بوو لە پێوتی دیا شانۆ هەڵبژێرەیە گۆرانی؟ باوکە؟ باوکم وتی کچی خۆم برایەکەم عارەزە بوو، بەڵێ حەزی لێ نەبوو، دەنگە دەنگ دروستە بوو لە خێزانەکەمانە. ڕۆژێکیان باوکم بانێ کردم، وتی کچی خۆم تۆ لە چ بەشەیە خوێنی؟ ئەو کاتە کاسە بوون، تم لە بەشی شانۆ، ئەی بۆ گۆرانیەڵێ وتمەخە دەنگم خۆشە، باوکشم دەنگی خۆش بوو، دایکشم دەنگی خۆش، بەڵێ وتماخە دەنگم خۆشە، وتی کچم یا گۆرانی بڵێ یا تەمسیلکە، ئەگەریکێکیان بکەی سەرەکەوی، هەردووکیان بکەی سەر ناکەی، چاواشابی لە بینی هەردووکیانە. ئەو کاتە تم باشە باوکە تەمسیلەکەم، تی باش خۆ گەر لێ بوو، تم 5 دیناریشیان، 5 دیناری ئەو کاتە زۆر زۆر بوو، ئەوتی هاوەش بەرە بە خۆ خەرجی. دامە پیانەوە تمایانگو تۆ لە براگەورەکەم وتی تۆ لە پەیمانگای هونەرە جوانەکانی، بەڵام ئاگال لە خۆت بێ، خۆت و زەمیری خۆت، قەدە و قسەیم بێر ناچێتەوە. لەو کاتۆ خۆم پاراس و تا ئێستا. ڕاستە. سەیرە ئەو پەیمانگای هونەرە جوانەکان خوێندکاری زۆر جوان ئەچێتە ناوی و پەروەردەیەکی زۆر جوانی تایە، بەڵام لە ئێستایانە لە زەمەنی پێش ئێمە تۆزێک خورز بوو. هەڵبەتە تەسەورەکەمی ئەوە بێکە لە 3 متەوەستەوە ئەچوینە پەیمانگە کاتەکە زۆر زوو بوو بۆ بەریەکەوتنی کوڕووکە. خەڵک غەڵەت تێگەیشتووە، بە ئێستاشەوە پێ دەڵم، بە ئێستاشەوە پێ دەڵم خەڵک غەڵەت لە هونەرمەند گەیشتووە، چۆر بەهاڵ غەڵەتی گەشتون وە زانن هونەرمەند هەموو دەرگاکانی بۆ کراوەتەوە. ڕاست
وأزانن هنرمند هالرجل لەگەڵ پیاەکە دانیش ئەو ڕاستیە وازانن هونەرمەند چی بێیکە ڕاست نەخێوانێ بەعکسەوە ئەوەنەی هونەرمەند خۆی پارێزە لە کۆمەڵەشت خەڵکی اعتیادی خۆی ناپارێز ڕاست ئەوەی ئێستا خەڵکی اعتیادیەکە هونەرمەند بیکردە ئێستا هەر قورسیشە ینی تۆ حڕێتی دەرەوە و حڕێتی دانیشتنی شوێنان و هەموو شتێکت هونەرمەند بەس ئەوەیە شتێکی هەیە ئازادە بەس ئازادیەکەی خۆی پاراست ئێتر چ پیاوە چ ژنە ئێمە کە ئیژەکەین لەگەڵ جاری وا دەرامایەکەین 3 مانگە خانێ قەنەعەتە بێ کەس دەستی بەرکەس ناکەیە هەمووی مەژغوڵی شەکەین ناشزانن لە پشتی ئەم کامێرایەوە جێیشێک هەیە لە سەرسێتەکە خەڵکی نەفام لەگەڵ ڕێزمە بۆ خەڵکی کوردستان خەڵک هەیە ئەوە نەفامە کچەکە پیاوەکە دەستی کچەکە گری و ئەیباتە ئەولاوە لە پڕ کامێرە لاچی هەڵێ ئاخۆچی لێ قسەی لە خەڵکم بیسۆت کوڕۆتم چی لێکە خەخوایانە مەشەدێکی تر تەسویر کرێت ئەوانە ڕۆن بە لە خەخۆچی لێ برایەکت ناڕازی بوو بڕۆیتە پەیمانگە وەکو ئێستا باست کرد هۆکارەکەی هەرەوە بوو کە باسمان کرد یعنی هەر ئەو شتانە بوو یا شتێکی تر بوو حەزی لێ نەبوو بۆ برام خۆشی دەنگی خۆش بوو هەموو دەنگمان خۆش بوو هەموو هونەرمەند بووین بەس لە ماڵەوە بەس من خۆم دەرخست باشەدا دەبیان ئەو چاپێکەوتنەی هەیە کە بۆ پەیمانگا وەرەگیریت نازەم زمانی ئێمەوە بووی ئێوە جواب بوو ئەبێ گۆرانیەکیش بڵیت لەسەر ستەیجەکەیت شانۆگەریەک پێشکەشکیت و بێ گۆرانیەکیش بڵیت ئەو کاتی تۆش هەر شانۆگەری چی شانوێکی خۆقاعی لێ نەبوو کاتە ئێمە لە پەیمانگای هونەر جوانەکان لە هەوارە بەرزە بوو هەر مەکتەبێکی اعتیادی بوو هۆڵێکی زۆر بچکۆلی لێ بوو بەقەری ئێرا بوو بچکۆلە تریش بن لە ئیدارە وتیان بۆ هاتی بۆ مەحەد ئەو کاتە لەگەر ڕێزما بوو یادی بەخێر عەلی جەڵام دیر بوو مامۆستانوەرتی بۆ هاتی بۆ مەحەد وتم وڵی مامۆستا من دەنگم خۆشتی یادی گۆرانێکم بۆ بڵێ بیرتە گۆرانەکە گۆرانیەکەی ناسیر ڕزازی بوو کاڵێ با بچینە سەر وەزوەسی خۆمانە شەرمە نەکرد کەوت یا چۆن شێوازی وتنەکە چۆنە جوانە ئەدا ئەم کرد بۆی وەرگیرێم جا وەرگرتنەکەشمان چۆن بوو دووسێ تەلەبەی مەحەد وتیان بەیان لە عەدادی داوامە کرد وتیان بەیان مەحەدی فن جەمیلە فۆرمە بەس کچ وەرەگرێ کچیانەوێت کچی کەم کێ وێرا بچێ بۆ مەحەدی فن جەمیلە باخیان بۆڵە کردی ئەو برایان بۆ مەعارەزە بوو لە بەرەوەی هەستی کردووە ترساوە لەوەی یەکێ پێی بڵێ خوشکەکە لە مەحەدێکی پێی بڵێ خوشکەکە و گۆرانی وت یەکێ پێی بڵێ خوشکەکە و تەمسیلەکە لەوانێ پێی قبوڵ نەبوو بێ ئەو کاتە حتا پێی وتم براکەم وتی مای 80 دینار دێمێ مەچ بۆ مەحەدی فن جەمیل وتم بەرتیل هەڵی گرە لێو نەکەی بۆ خۆتی هەڵگرا زۆر تەمەنی لە تۆ گەورەتر بوو والی 50 بەڵا گەرەسا بڵم ئەو گۆرانەی کە وتوت لە بۆ مامۆستا ئەنوەر بەو شێوازە بۆم بڵیتەوە ناتوانم بەو ناتوانم چکە و شێوازی ئەو کاتە کوڕێکی تریشم لەگەڵا بوو مستەفا ڕەوفینا بۆ ژێر گۆرانی بێژ بوو ئەیش گۆرانێکی و زۆر خۆش بوو وتی بڕۆ وەرگیران دوای چین بۆ لای سبەدیعا وتی چنە ئەو ژوورە لەو ژوورە فۆرمشتیامی وتی بچن لەو ژوورە دانیشن چوم هاتمەوتمەوە نووسراوە شانۆ دی بڕۆ ئێمۆسقاشی تایە یعنی من بۆ شانە نەچم بەڵام باز بۆخوا کە لە شانۆیان دەرکەوتم هەڵبەتە ژیان شتێکی بۆ ڕێخستویت کە خۆت باوەڕت نەکردووە کە بتوانیت ئەوە بکەیت و سەرکەوتوش بۆ نواندن ئەو کاتە ئەزانی بۆ نواندن قرس نەبوو بەلامەوە زۆر ئاسایی بچکەم لە متەوەسە و لە سەرەتایی زۆر ڕاستە کە لە مناڵەیە ئەو شتە بڵێ تیاما بوو یعنی بەس ئەترسام لە خەڵک ئەو سەردەما کچێکی دراسێمان مهندیسە بووتی ئەو تۆ ناترسی تەمسیلەکەی بوو کوژن ڕاست کوشتنی تیا ڕاست یەک هەفتە خەوم لێ نەکە قەنەعەتی بێ لە سەربانیشە خەڵکینەوە کاتانە شیلە بە سەربان ناڕێم گو بۆ ماتن بەس برا گەورەکەم من برا گەورەکەم دایمە سپاسیەکەم یعنی کەسێک بۆ لەوانەی کە دامە دەستی گرتووم خۆی گەورەی ماڵ باوک ئەوە باوکم هەر باسی مەکە زۆر شت و پەنام بوو زۆر ڕاست
دایک ئیشی ماڵ و مناڵ بەخێوکردن و زۆر حەقی شتانێنێ بەزەی و کاچون بۆ مەحەدوهاتمەوە دایکمێگو ئەرێ ماڵی لە کولی تووبە حوتی بەیانیڕە حوتی ئەوارێتەوە کە جانەشی زانانی تەلەفۆنیان بۆ کردم و کاتە تەلەفۆنی نۆرمال هەبوو یانگو بەیان لە یەگوونەوە ڕۆڵ لە پرۆژەیە لە جیاتی بڵێ پرۆڤە ئەو سەردەمانە زۆر گرنگە خێزانیش بە بۆچوونی من هەرەوە نەزانیان کە تۆ لە دڵەوە عاشقی شتەکەیت پشگیری دەکەن و ئەس کە ئەزانن ڕێگە ڕاستەکە هەڵەبژێریت پشگیری دەکەن ئەو پشگیریەشە واولێکات زیاتر و زیاتر بڕۆیتە پێشەوە بەتاکید باشە لە پەیمانگە ئەوەی من ئاگادارم گرنگیەکی زۆر زۆریان بە توێەوە هۆکارەکە چی بوو پەیمانگە بەڵێ باکسۆم لە پەیمانگا بووم هیچ احتیمامێکیان پێ نایە هەردووسێکیان وڵا ئەوەی منی جوان نووسراوە هەڵبەتە من غەڵەت خوێنەوە نووسرا گرنگیان پێ نایت گرنگیان پێ نەیە کۆمەڵێک دووسێ کچیان هین کردبوو مهمیان کردبوو لێ معلعلی مێستا و کچیانە تەمسیلیش ناکە هەمان شت لەگەڵ منە هەمان شت دووبارە بۆتەوە هەمان شت بەیماگە پێیانەوتم تۆ مستەقبەلە نییە تۆ لەبەرەوەی کە من کەسێک بووم ڕۆژانە حەزمە کرد جلی جوان لە بەرکەم ئەوە بووم تراکسودم لە بەر ناکرد و خۆم دەرخەم زۆری مامۆستاکان ڕێزم هەیە بۆیان ئێستاش کایان بین ماڵم ها سیان چوارێکی تر دەستیان گرت بوو یانوت ئەمانە داهات و هوەری کوردی من خۆم پێ دەڵێم تۆ کەسێکی وابزانام لە بەرنامەیەکشە باسم کردی تۆ زەریا سامی بوو بەڵێ وتمەمانە ئەبێ بەردەوام دەستیان بە دەستی مخرج و دەرهێنەر و نووسەر و سینارستەکانەوە بێت چکۆمانە ئەکتەری باش باون نەبکە ئەکتەری باش بەڕاستی بە تایبەتی ئەم گەنجانەیەوە گەنجن جارێ گوناحە دەستان نەگیرێ ینی گوناحە بچن پەنابەرن بۆ شتی خراپ مەبەست ئیشی خراپ بۆ ئەوەی بۆ بژێوی ژیانە حەزم نێت بشکل لەخوا بەزیابێت تا ئێستا لە ئیشی جوانی شاتۆن بینیوە دەستخۆشی لێ یەکەم گەنجێکی بەتوانیت ئەو شتانە قیاس نییە تۆ لە مەکتەبێکای مامۆستا احتیمامە پێ نایە خۆت دروستکە کە خۆت دروست کرد باشتر ئەو کاتە مامۆساکە پێ دەڵێ باشە من ئەمەم هەبووە بۆ نەمزانی و بەکاری بێن یەگەشتی ئەو سەردەمانش فەرق و فروق هەبووە ئێستش هەیە هەموو کاتێ هەیە بەڵام گوناحە تۆ کەسێ نەدۆزیتەوە تۆ کەسێ بێ بۆ مەحەدی فنون جەمیلە و نەیدۆزیتەوە هیچ وای لێ کردی کە بڵێ مادام بەو شێوازن لەگەڵ من بۆتان ئەسەلمێنم کە کێم و توانام چییە؟ بەڵێ ئەوە ڕقە بەڵێ من ڕقێکم تیا بوو وتم ئیلابێ خۆم دروستکەم بتم ئیلابێەوە لە خۆم بکەم وەکو ئەکتەر عالەمیەکان خەڵک بمناسی ینی ئەو ڕقە زۆر جوانە ئەڵێ ڕقەیە دروستەیەکە و ڕقەیە ماڵە وێرانەکە بەس من ئەو ڕقە دروستی کردم ینی وتمە بێ بەردەوام ئیشکەم بە بەردەوامی حتا شوشم کردوتم من بەو شەرتە ئەبێش ئیش بکەم ڕێگر نەبوو مێردەکەم و کاتە ڕێگر نەبوو بەسەر ئیشمە کرد بە بەردەوام تر ئیشی مناڵیشم کردام کرد نەمەتوانی دانیش ماخۆلان بوو لە خوێنە ئەو هوەرکە لە خوێنیاتی سەر بە حیز بێکەڵێ لە خوێنما ناتوانم خوێنەکەشمە ڕەنێ بە هەماشەوە جەرە سیاسی بینێڵی بۆ ئەمەە دەبا کۆڵ بۆە بەس بیرەکی تۆ منیش هوەرمەند بە هەمان شێ سێرەکی شتەکە ناتوانانی دەست من لەگەڵ ئەوەشە کە حەزم لە هوەر بوو کەسێکی زۆر نەتەوەیش بوو تەنزیماتی ناو شاریش بوو چۆنی ئەو باڵانسە بکەیت سەریکە کە ئەڵم کەسێکی نەتەوەیم کوردستانم خۆشمەویست یعنی نەتەوەی چۆن بووم کەسێ باسی وە بە قەستم وە بێک بەم خنکانە ئەوە نەتەوەیە ئەو ئێمە پێشمەرگەی ناوشار بووین نەچوونێتە شاخ بەڵام ئێمە ترسناکتر بوو بمانگرن وەگلەوان ڕاستە ئەوان ئەیانتوانی لەم دی شاخەکە بچن بۆ دی شاخەکە بەڵام ئێمە نەمانەتوانین بۆ کێ بچینە
لەوانەیە گەنجێک نەزانێت تەنزیماتی ناوشار چی ئەگەر بتوانیت بۆمانشی بکەیتەوە بڵێ مەسەلەن چۆنی بوو تەنزیماتی ناوشار چێ چالاکی کە ئەکرا چالاکی شتێگە بوو لە ناوشارە بڵێن گروپێکە بووە لە ناوشار ئەمانە بەتەمان بچن ماڵە پێشمەرگە بگرن ئەمانە بەتەمان ماڵە پێشمەرگەکان بڕۆخێنن ئێمە ڕێخەری ناوشار بووین ئێمە لە خۆمان بەرزتر هەبوو کە راپۆرتەکانمانە نووسی و بەجمعەیە گەنج بووین راپۆرتەکانمانە نووسی بەرزمانە کردو بۆ سەر و خۆمان لە سەر و خۆشمانەوە چوو بۆ سەرکردایەتی کە ئێمە ئەم چالاکیەمان کردو ئابوو نەشمانەیە مانگی دینارێکمانەیە دینارێکی خۆشەویستی بۆ نیشتیمان ئەو زەمانە شتێکی تر بوو حتا ئەو کاتە من کە پێم وتن لە شارەوانی وتم من لە هەشتایەکەوە تا ئێستا دینارێکم دانا بمەنێ ئەچمە ئەرزێکی پێک ڕێکوایە یعنی ئەو شتانەمان هەبووە لەگەڵەوە شتا لەگەڵ ئەوەی تۆ هوەرەکە خۆشویستوە نیشتیمانەکەشە خۆشویست ئەی بۆ ئێستا مەسەلەن بە قسەکان تا هەستم کردکەوت نەتەوەی بووم ئاوای بووم بەڵام ئێساسەکەم ئەو شتە لە دڵتا تۆزێک عاجز بووە هەستەکەی ئێستا زۆر ئەو کاتە ئەخرەزانی چۆن ئێمە تەلەبەمانە بوو باسی بوو اتحادی بوو لە ناو حەداکەتی دەکەم لە حەوشەی ماڵبەندەم بینی لە ئێستا ئەمە بەست لە دوای ڕاپەڕ لە دوای ڕاپەڕین ئەوە چییە وەڵام تەنزیمان کڕەوتن تۆ تەنزیماتی چی بووی کاکە بەحسی بووی بڕۆلا چۆ لەم ناومە مێنە ئیتر سیرەکەی ئەوانەی کە لە دوای ڕاپەڕین بوون بەشت لە سەر و ئێمەون ئێمەچین بە ناخی عەرزە یعنی بۆ کە سەنەتەوەیەکان هیچ نەکرا بەڵام بۆ کەسە بێنەتەوەیەکان ئەسە باڵا دەستن ئەوەیە شار وڵات بەوە وێرانە بێ هەستەکەی ئەو نوع کەسانە بۆیە ئەتوانن نوابن لەبەرەوەی کە زمان و گفتوگۆیان بە کوردیەکەی خۆوانە لە ماستاوچی ئەتوانن زۆر بە باشی ماستاوچی بن بەڵام کەسێک کە دڵی وەکو جەنابتە یاخود نەتەوەی یاخود کوردستانی خۆشەوێت ناتوانێ ماستاو بۆ هیچ کەسێک زۆری وەکو منیتیایە لە وڵاتە زۆری تایە ئەوانەی جارێ لە ئەوروپان و تەنزیمات بوون هەمووی لە داخەڕۆژ زۆر ڕاستە ئەی پێشمەرگە بۆ چەکی بەدەستەوە شەڕی کردووە ئازاترین پێشمەرگە بووە هێستا هیچ نییە ئەی تۆ چۆن ئەوە قیازەکەی بە کوڕێکی گەنج کردوتە بەشت و ئەو وەلاوە ناوە ئەبواە ئەوانە ئەبواە سەیری کە تۆ ڕێخەری تەنزیماتێکی کە تۆ یەیت ڕاپەڕی نەکەیت و ئەبی یەیتە ناو شار و هەموو شتێ بە دەست خۆتە ئەبێ بگەڕێ بزانی تەنزیما ئەوانی لە تەنزیماتە بوون پاکسازی بکەی کێن با بێن شتێکیان بۆ بکەین ئەمانە پێشمەرگەی ناوشار بوون ئەمانە حکومت پێی بزانە ئەنفالەکران گەنجی خۆیان داناوە ترس و لەرس کەس هەلەی نەپرسین کەس لێی نەپرسینەوە کاکە بۆ واتان کرد بۆم خەڵکە باشتان لە خۆتان کرد ئەوەیە بە ساخەو بم لەبەرەوە من سیاستم واز لێنە وتم ئیتر تاوە ئیتر ئیشی هوەریە هەستەکەی هونەرمەندیش لە ئێستاە باسی ئەو کاتە ناکەم لە ئێستا هونەرمەند بێلایەن بێت لە هەموو شتێک باشترە زۆر قورسە هونەرمەند هەتا سربەخۆ بێت بێلایەن بێ جوانترەوە گلەوەی لە خۆی لە سیاسە دەڵخوتێن کە سیاست و هونەریان نەوتە بەڕاست کە سیاست و هونەرەکەی سوک دەکەن ئیتر نوعێکە ڕەواج نامێنێت چکە خەڵک تۆ بێ بۆ خەڵک بژیت هونەرمەند دەبێ بۆ خەڵک بژیت هەڵ خەڵک چەند منی خۆشەیە ئەبێ خۆشەویستێ بەپارێز گنا من بۆ ئەکێ لە حیزبەکان بۆ ئەندام بۆم هەڵبژاردن ئەندام پەرلەمان پیانوتمتم بۆ خاتری خوا دۆزە جوانی ناشرینمان مەکەن یعنی هونەرمەند ناشرینە بێت چکە بڵێیت و نەڵێیت ئەگەر ئێمە نفوسمان ملیێنێ بێ 9 ملیۆنی لەگەڵ تایە ڕاست میلیۆن بەیان هەست ناکەی کە هەنێک کات گرنگە لە پەرلەمانە هونەرمەندێک هەبێت بۆی کە نازام مافێک جوانیەک بۆ هونەرگەڕێتەوە هونەرمەندیش خۆی بژاردە و دەنگی نێناوە چێکی من بە خەڵکمەوەم گۆم ئەمانە هونەرمەندن دەنگ بن بەمانە بەوەی لە پەرلەمان شتمان بۆ بەڵانێ هونەرمەندانە زۆر ناسراو نەبوو بێتن لەبەرچە کەسێکی و کوتۆ ئەگە گریمان تۆ بڕێتە پەرلەمان هەستەکەی مەیجۆ من هەستەکەم داکۆکێکی باشەکەی
بەڵام ئێمە هیچ شتێکمان نییە بۆ هونەرمەند هیچ مافێکمان نییە لە گۆرانی بێژۆ کە گۆرانەکەی دزرێ والی ئەکرێ والی ئەکرێت لەو وشانی کە لە گۆرانیە کا بەکارێنرێت لە هەموو ئەم شتانەیە هیچ مافێک شوێنێکیشێ نای سندیکای هونەرمەندانە و هیچ مافێک ناپارێزێ سندیکای هونەرمەندان مەجموعەی هونەرمەندی لە هەرەوەن بەتەمان تەقاوت بن جابێنە دەرەوە سەیریکە هونەرمەند بیرم چۆ قسەکە ویستم بیکەم بەڵا داکۆکیکردن لە مافی هونەرمەندان و پەرلەمان و ئەسەر ئەم شتانە بوو قسەکانمان سندیکای هونەرمەندان و شێوە کار کۆمەڵی هونەرمەندمانێ شێوەکارن ڕاست هەر شیاوان بەوەن خەڵاتی ڕێزلێنانی ئاڵتونیان بکرێ لە دایرەی خۆمان دووسەیەکی تایە پەیکەرسازن بەڵا من خۆم سەرسامم پێیان بەڵام لە دوای دواون هونەرمەندمان هەیە مۆسیقیە کەس نایناسی ڕاست کەس نایناسی هونەرمەندمان هەیە وەکو منە من خەڵگەم ناسێ بە بۆنەی کاری کۆمیدیا و کۆمیدیا زۆر چێتە ناو خەڵکەوە زۆر ڕاست بەڵام هەمانە هەر دیاریش نییە کەس باسی ناکە نابێمە خەڵک باسمانکە تۆ هونەرمەندی حکومەتە دەیە ئاوەرە چریکە تۆ هونەرمەندێکی وای ئەمە هەموو خەڵکە سەرسامە پێت چی دەوێ چی دەیە بۆ بکەم زۆر ڕاست ئەبێ بانگەکە نەک هونەرمەندێ بانکە سەر بەخۆی بێبانیکە شتی باتێ کەسیش نازان ئەم شتەوەرە گرن یاوەری ناگرن بەس ئەعلامە بەس هونەرمەند لە عالەمە دەوڵەمەندترین چین و توێژن زۆر ڕاستە هونەرمەند و وەرزشەوان بەڵام لای ئێمە نزمترین چین و توێژن فەقیرترین چین و توێژن عیب نییە هونەرمەند فەقیر بێ کۆمەڵگا ژوازانێت نا هەر عیب نییە هونەرمەند دەوڵەمەندی تەلەفۆنی بۆ بکە بڵێ چی دەیە تۆ ڕوودی بڵێ وەڵامەوێ کاکەی چنەت پێویستیشی بێڵێ ڕوون نابڵێ ئەمەیە دڵنیایەوە عیب نییە زۆر زۆر قورسیشە نەک هەر عیبە یعنیوە تروا تەمەنمان وەرە سەرەوە ئەڕوا من لە تەمەنی پیریاشتم بۆ چنە مەسەلەن من باس ناکەم بڵێم شتم بۆ بکە هونەرمەند هەیە ڕووی نایە لە دەرگای کەس بە کرێ چییە مناڵی بەسەرا کەوتووە کەس باسیشی ناکەەوە بەڵام لە ناو خەڵکی شایە یعنی تۆ ئەمە نابینی ویدۆکانی نابینی پەیجەکەی نابینی فەیسبوکەکەی نابینی خەڵک نابینی دراماکان نابینی خۆ دراماکان هەمووی لەم کەناڵانەی خۆمانەکرێم وی بینن یعنی کۆمەڵی شت هەیە قەنەعەتی بێ من جاری وا پاڕامەتە بۆ هونەرمەندێکی تر کە هینی بۆ بکەن هیچیان بۆ ناکرد وشت خوا چەند گوناحی ئەوان ڕاست یعنی وا لێت ئەڵێ ئەمە جەهەنەمێکە من تیاژیم با بڕۆم بڕۆمە شوێنێکی تر من سەحەفیەک هات بۆ ماڵمان وتی 10 ساڵ لەمەوە پێش وتی ڤیدۆکان دەبینم بۆم تەرجەماکەن عەرەب بوو تو زۆر کۆمیدیەکی جوانی وەرە ئەو بم بۆ میسر مەخر عەرەبیەکەم باش نییە دیدە باشە وەرە لە بەغا عیشکە پێ دەڵم عەرەبیەکەم باش نییە عنی ئێمە ئەگەر زمانێکی ترمان بزانێ ئێمە لەم وڵاتەیە کە پەروەردە بووین لە زمانی کوردی زیاتر هیچ شتێک پێر نەبووین هەر کوردیەکە بووە دەرسێکمان نەبوو دەرسی ئینگلیزیمان بەس قەواعید بووە قەواعید فێ من فێرمیا فێر نەبووە دەرسی عەرەبیمان ئەی ژەور قەواعید بووە فعل مازی مزارع هیچ ئیسفادەیەکی نەبووە کوردیەکەی خۆشمان زمانی دایکە یعنی تر نەو سەردەمانە ئێمە نە دەورەی ئینگلیزی هەبووە نە دەورەی فارسی هەبووە نە دەورەی فەڕەنسی هیچ هەبووە سێریکەی تو لێوی فێ کەناڵ لە سەعات حوتەوە دەستی پێ کرد دوای و لە ئەخیرە تر بوو بە 12 تاران شیعارەکە لە 0 بۆ 0 ڕاستە لە داڵەوە بۆ داڵ وامان پێوە ئیتر هەر فیلمێکی مسری لە یاگەر فیلمێکی حەڵقەیەکی عراقی بووە ئەمان بینی تۆ
هیچ کاتبیری نەکردوەوە کە کوردستان بەجێ بێڵی بچیتە دەرەوە بژیت؟ من کوردستان شاری لەدایک بوونمە سلەیمانی بە تایبەتی مەڵە کوردستان هێشتا نەبووە بە دەوڵەت شەڵا بڵێن ئەمە دەوڵەتی خۆمانە من چوم بۆ ئەوروپا ساڵێ لە سوید بووم هاتمەوە نەکرد تحملی غەریبی ناکەم من کەسێکی کۆمەڵایەتیم حەزەکەم چم بۆ ماڵی ڕەفیق بێ بۆ ماڵمان نان بخۆین بەیەکەوە چای بخۆین قاوەی بخۆین بەیەکەوە ئەو تێکەڵە خۆی ئەوانەی ئەوروپاش حەزیان لەمەیەکەیەنەوە حەزیان لەو تێکەڵاو بوونەیە بەدڵنیاییەوە حەزیان لەوەیە ینی لێ بووم خۆ من دایکشم لێ بوو لە لای دایکم بووم خەریشێدم وتم دا ئەگەرێت یەکشەکە توشکە ئابە نەبێ شێت نەبێ با بڕۆم ڕۆڵەمە ڕۆڵۆ دایکە چاکتم ئەڕۆمەوە حکوومەتی وتیانمە ڕۆ ئەقامە دەینێ ناتوانم بەڵام حەزم لێ دایمە سەفەرکەم ئاو بڕۆمانگی لێ بوو بێ بەدڵنیایەوە گەشتکردن ئەو سەفەرە تۆزێ مێشک کۆمەڵشتی تیادێلی دەبێت زۆر گرنگە زۆر گرنگە سەفەر بەڵام لەوڵ ئەوان پارە کۆکەنەوە بۆ سەفەر ئێمە پارە کۆکەین بۆ قەنەفە بۆ قەنەفە بۆ پەردە بۆ پەردە عنی حەز ئێمە بۆ خەڵک ماڵەکەین بۆ خەڵک شتەکەین خەڵک بێ بڵێ وڵا پەردەکە و چەند جوانە بەڵام دوای و کارڕۆ پەردەی سەفەرێ بکەین باش پارەژ نیێ پارە بەچی کۆکەیتەوە ئێمە پارەکەمانیشی تۆزەیشی هوەری بۆ ژنەما درامە بۆ ژنەما سەح کەناڵەکانی چی نایکەن درامە باشە دادەبێن بۆ چوونی تۆ هۆکارەکە چی هیچ ئەبێت سەوای لێ هاتووە شەریکە ئینتاجمان نییە بۆ دراماکردن ئللا ئەبێت تەلەڤیزۆنێک کچکە تاقی کراوەتەوە کە کۆمپانیایەک درامایەکی کردو و هیچ کەناڵک نەبوو وەریگرێ ئەمە کە زۆر قورسە بەڕاستی هەزمکردنی ئللا بێت تەلەڤیزۆنەکە بیکە ئەی تەلەڤیزۆنەکە تو بۆچینی تۆ ناتوانێت درامایەک بەرهەم بێنێ لە باتیەوەی درامای تەلەڤیزۆنەکانمان حیزبین حیزبە تەلەڤیزۆنێکی حکوومەت نییە بڵێ ئەمە عوزار لە هەموو عالەما وایە و تەلەڤیزۆنانی کە هەیە یەکێک لە هینەکانن یەک کەناڵ هەیە حیزبی کامی کۆمپانیاکانن یەک کەناڵێ حکومە دەیکە ڕاست ئەمە هی حکوومەتە و خۆیان پیشانێن بەڵام تەلەڤیزۆنەکان ساڵێک یارمەتی دەیەن درامایەکەکەی دوای دوو ساڵی ترەوەستن تێکە شتێکی ترەکەن شتێکەکەن سەیریکە من بەرنامەیەکەکەن حەز ناکەم ناوی تەلەڤیزۆنەکان بێنم بەرنامەیەکەکەن پێویستە بەیان بۆم بایتیابێ پێی ناڵێ پێویستە ئەوی تیابێ کەسێکی وەکو بەیان بۆ بایتیا بۆ ڕۆشتووە ئەی تۆ کچێکی مناڵێنی هۆکارەکە چیەکەوە هۆکارەکەی زان چیە بەیان بۆمبا داوای پارەی زۆرەکە ئەو کچە بچکۆلێ بە 250,000 ڕازیەکەن و بەحافیز من زۆر پارەیە ئەو شتە زۆرجی پرسیارە لە لای من کە بەرهەمێنانی دراما و فیلم شتەکانە بینم من بە هەمان شێوەشە من بە هەمان شێوە هەموو کات ئەو قسەیمێتەوە سەرکە ئەڵەن بیر ناکەنەوە کە ئەو بڕەپارەی ئێن بە تۆ لە کۆستی ئیشکردنەکە کەمەکەیتەوە لە باتی کەسێک بێنن بە دەتەیک هیوارێک بڵێ بۆی لەبەر نەکرێ 100 جار شتەکە دووبارە بکەن و دووباریکەن و تۆ یەک جار تەسویرەکە کردوتەوە باشە بیر لەوە ناکەنەوە ئەڵەن نەخێر ئەمە بە زانی چۆن چریکە گیان با ڕاشکاوە قسە بکەین من حەزەکەم خەڵکیش گوێ لێ بێ هونەرمەندیش گوێ لێ بێ کۆمەڵی هونەرمەندمان هەیە ڕێزم بۆ هەمویان دووسەیەکی تایە حەزەکەن بەس خۆیان دەرکەون حەزەکەن پارە زۆرەکە بەس بۆ خۆیان بێ ئەگە تۆ بچیتە لایەن و پارەیەکی زۆر داوا بکەی یان قوبوڵنی ڕاست ئەیتر ناڵێ ئەمان ئەم وڵاتی ئێمە تقریبە هونەرمەندیش خەریکە وای لێ یعنی پارەی زۆر خۆشەیە تۆ نە ئیشەکەی خۆتە خۆش بێ ئیشی خۆتە خۆش بێ دایمە سەرکەوتۆبی لە هەموو ئیشێکە کە بۆ پارە ئیشێ کرد دایمە پێ دەڵێن مەحزەلە بەس لە کۆتاییشە حەقی خۆتە شتە بڕەپارێکی وا بیرێتی حەقی لە بڕەپاری کەم ئیش ناکەم بە بڕەپاری کەم ڕیکلام ناکەم تەواو کە من بووم بە ئەستێرە
أبي حسابي رونالدو بوبكي ونيا أبي حسابي أم بوبكي حساب باشي أكثر عالمية كان ناكم أبي حسابي الباتشينو بوبكي أبي حسابي أنجيلا جولي بوبكي زور تيجي من قوم هرب قوم على أنجيلا جولي قوم جوانم دادەوێیان هەستەکەیت ئەو هونەرمەندانی کە پێت ئەڵێن یاخۆت بووی ڕبۆچوونیان وایە کە هونەرمەند نابێت ڕێکلام کات تۆ چۆن وەڵامیانیتەوە هونەرمەند نابێت ڕێکلامکە ئەم هونەرمەندان عالەمیانە بۆیکەن بۆ بەسیتری چۆن وەڵامیانیتەوە چۆن ئەوەی کاڵێ هونەرمەند نابێت ڕێکلامکە ئەو خۆی بەغیلە بەخۆی ناڵێن لە بەخالەتە ئەو قسەیە ئەگینا ڕێکلام هونەرمەند بیکات جوانترە جمبوری زۆرترە هونەرمەند هەیە لە هۆڵیدا ڕێکلام بۆ قاوەیەکە کات کوڕە بۆ دایبیەکە و دایبی مناڵ ئەم کوڕە ئەوەی لە حەڵقە تورکیەکانە ڕێکلام بۆ دایبیەکە زۆر ڕاست ئەوەی موهەنەتیان پێوە بەڵێ ڕێکلام بۆ دایبیەکە هەتا مناڵێکی پێ ڕێک لە مناڵی خۆشێتێ ئەینە خۆی وایە ڕێکلام بەشێکە لە نواندن زۆر ڕاستە تۆ ئەگەر نواندنی جوان نەکەی ڕێکلامی چیەکەی ڕێکلام نواندنە و ڕێکلامی تریش هەیە پێویستی بە نواندنیەوە ئاساییە دەنگە دەرنەکەیە ئەوە شتێکی ئاساییان بە نواندن بێت بەڕاستی من گرنگە سەیریکە زۆر هونەرمەند هەن وی وەڵام من ڕێکلام ناکەم ئەوەنە دێنێ و ئەوەنە دێنێ و ئای بە ڕێکلام و ئەو شتانە و پیاو من کە چوومە پەتریپۆتەوە گاڵتەیان پێکردم یان تخوا ئیشاچی گاڵتەیان پێکردم وتم تا ئەخیر سەیریکە دوایی پێمەڵێ ئەوە چێ بچینێ خۆیم لە ئیشی وایە بینی ئەنجامنتم تخوا کامیان جوانتر ئەوەی منیاویت ئەو بەغیلن بەغیل لە بەغیلیاڵێن مەچۆ لەگەڵ فڵانی فسارە مەچۆ ئیش مەکە لە بەغیلیاڵێن ڕێکلام ئێمە ڕێکلام ناکەن پێ و نەوتراوە بەغیلەن بەخوا لە هەموو چین و توێژێکا کەسێکەیە دوو کەسێ سێ کەزێ هەر خەریکی چاڵ هەڵکەن ئیش و کاریان هێوایەتیانە ڕاست لە هەموو چین و توێژاناڵم بەس هونەرمەند لە شێو کاتیاتی لە مۆسیقاتیاتی لە نواندناتیە لە دائیرەکاناتیایەتی ئیش و کاریانەوەی چاڵ بۆ خەڵگەڵکەنە من بەس بە خەڵگەڵێم ئەڵم دانیشن بە دەردی خۆتانەوە کێ ئیشەکە دەستخۆشی لێ بکە کێ نایکە حەقت نەبێ بەسەری زۆر ڕاستە کێ پارەی زۆر وەرەگرێ وەریەگرێ کێ پارەی کەم وەرەگرێ حەقت نەبێ بەسەری من لە ژیان مالەوەتەی ئیشی هونەریم کردووە تەداخلی ژیانی تەداخلی ئیشی تەداخلی یەکشتی کەسم نەکردووە تەسویری خۆمەکەم و ئێمە دەرەوە بەس لە یەکشتا تووڕە ئەبم کە ئەچی بۆ ئەوەیە لە کاتی خۆیان تەسویرە بۆ ناکەن ئەو گلە دێنە و گلە دێنەوە هیلاکە دەکەن بەس لەوا دایمە تووڕا و ئەسە بێ بم ئەڵێم بۆنەی گەنجێکەوە جاری وا گەنجەکە ڕایەکە پیرەکە دانێ یعنی بەعزە مخرجێکی ژێ زۆر سەرسەختن بۆ شتانە ئەگینا تەداخلات غەڵەتە و قسە بە خەڵک وتن غەڵەتە قسە بە کەس مەڵێ ڕێز لە هەموو کەسێ بگرە من زەلامیەوە هەبوو کەس خۆشی نێزوتمە زۆر چاکە تەمسلی جوانە نواندنی جوانە دایمە ئەوانەمان نەبێت چی بکەین کابرا فسایەتەوە نابێت ئەمە یەکێکە لەوانی کە خەریکی چاڵ هەڵکەن سوکردنی خەڵک لە هەر لەسەر ئەو قسەی بۆی بیرم نەچێتەوە لەسەر قسەکەی جەناب باسی ئەوەت کرد لە ئێستاە کۆمەڵگە هەمووی بیرەکاتەوە کە ناقدە کە بەرهەمێک پیشانیرێت لە تەلەڤیزۆن شتی لەسەر نووسێت لە فەیسبوک لە ئینستاگرام باسیەکە تۆ چۆن نەسیحەتی ئەم گەنجانە ئەکەیت یاخود ئەم کەسانە ئەکەیت کە ئیشێکی خۆ نەبێت دەستکاری مەکانی چۆن من ڕێ بە خۆم ئەم لەسەر لەو حای قسە ناکەم لە بەرۆ ئیشی من نییە چۆنەوە کەسە چی وەڵامەیتەوە ئەگەر ڕەخنە و لێ بگرێت داینێ کورتەمی ڕەخنەگرە ئەوە هیچ بڕاهەتەوە کوردەمی ڕەخنەگرە لە ناو ڕەخنەگرەکەران مۆجموعەیەکی تایە ئەم مەجموعانە دوسێ کتێبە خوێنەوە یەن خۆیانەکەن بە فەیلسوف بەسەر توێ ڕاستە
منەوە شتی منە کە کتێبە خوێنیتەوە فەلسەفە لێمێ بۆ خۆتی هەڵگرا چۆ کۆڕ و سیمینار بگرە تووشی و کەسانەوەی کە نی سعات قسە بووە کات تێ ناگەیت ئەڵی باشە خۆ هەروەمەند منیش هوەرمەندم ئەو شتانی ئەو خوێنەتی منیش خوێنەوە بۆ تێ ناگەم سەری کاروا سەیرێکم داوای کارڕۆمەڵێ مەرەوتی چی نە سەیری کاخ دایمە ئینسان بە کتێب لەگەڵ خەڵکا قسەنەکە ڕاستە کتێب بۆ خۆتە بۆ ئەزەڵە و هێز و توانای خۆتە بۆ مێشکی خۆتە بۆ مێشکی خۆتە تو ئەگەر ئەم شتانە معلوماتانە و لای بڕۆ سیمینارێ بگرە بڵێ ئەمەیە هونەرمەندەکان کۆکەمەوە هەموو چینی توێژەکانی هونەرمەند سیمینارێکەکەم لە بەس لە سیمینارەکە شارەبێ لی تێ بگەیت یعنی بێ کە قسەی کرد بەرامبەرێکم بڵێ من ئەکتەری کۆمیدی بڵێن مەسەلەن سیمینارەکەی باز لە کۆمیدیاکە بڵێ ئەکتەری کۆمیدی ئەبێ وابێ ئەکتەری کۆمیدی ئەبێ ئەمە بکە ئیشی کۆمیدی قورسە سوگ نییە کاڵی قورسە تیانگەێنە خەڵک تێگەێنە بۆ قورسە تەسەنوع مەکە سروشتیانە دەور ببینە مێ بە خۆم بڵێ خۆمەزانم من کەس بینەوتم تا ئێستا ئیشەکانە ناشرینە کەس بینەوتم قەنەعاندێ پیا گۆچانی پێ بووە توێتی کە سەری ئیشەکانی تۆکەم هەستەکەم گەنج بوومەتە ئەوەنە پێکەن زۆر ڕاستە تێگەشتی خەڵک هاتووە پێی وتم توێتی وەڵڵاهی تۆ ماهیر حەق هەر بەیەکەوە ئیشکەن ڕاست هەر بەیەکەوە ئیشکەن ئەم دوانە بەیەکەوە جوانن من حتا ماهیر خۆشی پێوتم تی خەڵک وان پێڵێ دم بەم نیژوتراوە خەمن نەبی ڕاست بەڵام ئێمە هەر دوورەکەینەوە لە یەکتری ئەو کارەکە چییە؟ ئەو کارەکە کردنەکانەوەە من لەگەڵیان ئیشمە کرد بەس ئەم نەخۆشیە فرسەتی نەیامێ جارێکتریشکەمەوە لەگەڵیان بەڕاستی ماندوو بوو بۆ ماهیری ژووتی وتیە گەریەیتەوە وەرە و بخوا ماهیر ماندوو کۆمیدیان بیرچۆتەوە ئەم نەخۆشیە چی لە توێ گۆڕ یاخۆت وای لێ کردویت وکو ئێستاش ئاماژت پێکرد هەستەکەی ناتوانیت وەکو جاران کارەکان بکەیت یاخود ئەترسیت ئەڵێ با زۆر خۆم هیلاک نەکەم سەیری کە من کە ئێستا لە دوام نەخۆشیە و کاڕۆم بۆ شوێنێ ئێستا دوای ناتوان بڕۆم بۆ شوێنێکی تر ماندووە بم هەموو کەسێ وایە کە تووشی نەخۆش و تەمەنەکەش بۆ مناڵ نین 50 بەڵام پرسیارەکە چی بوو؟ ڕێگری لێ کردووی بکە نەتوانی وکو ئەوسا کار بکەیت ڕێگری و لێکە بەڵام ئیژ نییە قەنەعەتی بێ لە خەسخانە نەکەوتە بووم بەڵا وا لە خەسخانە هەستمە کرد ئەمرم ئەنی نەخۆشیەکەم زۆر سیر بوو وتم تاوە وەسێتیشم کرد کە ڕەفیقم بە دیارمەوە بووتی وەسێتە کردوتم کەی دا وەسێتە کردو عنی ئاگام لە خۆم نەبوو غەڵەت بوو ئاگاتان لە کچەکەم بێەوە ئیتر ئاو کۆمەڵێ وەسێتم کردو لەو کاتانەیە وتم باوکەکیان من تووشێم نەخۆشیە بووم تازە جارێکتر بەحی لە ئیش بکەم و خەفەتم بۆ وا خوارد خەفەتم بۆ ناخوارد زوو چاکمەوە خەفەتم بۆ وا خواردتم ناتوانم ئیشکەم کە هەستامەوە وردە وتم شکر خەریکە باشە بم جا مالە زوو تەرەفونی بووە کردمەوی بەیان باش بووی ئەتوانی ئەم مالە باسی نواندن نەکەی ئازارم هەیە هەر بۆیە کردم بە بەردەوام مانگە دوومانی تر وای دیهاویتر ێستا پەتریپۆت نەما بەڵام وتم لەم ڕۆژانە باسم کرد بەڕاستمش سپ و ساغم ئێستا ساغ بوومەتەوە ئیش نییە ڕاست ئیش نییە ڕاستە تۆ ساڵێ 2 ساڵ ئیش نەکەی تر ئەمری خۆی نواندن و هوەریش نواندن وەکو تەمرینی سویدی وایە ئەبێ هەموو هەفتێ تۆ هەموو مانگە تۆ خەریک بیت وەکو وەرزش وایە کە هین نەبێ ئەمرێ خەلایەکان ئەمرێ خەلای مێشکە مرێ خەلایی کۆمیدیا دەمرێ منشتم ئەزای ما لە کۆمیدیان بێتەوە یعنی بەخوا وردە چوومەوە دەوام و قسەی پێکەنین و سوحبەت و تێکەڵاو بوون و خۆت ئێنێرجیەکەیتەوە چکە سترێسی کە نەخۆشەوی خۆ دەست خۆت نییە بەڵام ئیش نیە ئێستا چریکە هیچ نەبێت چی لە دەرگای خێبەی ئیش ها سینارەکەشمان هەیە بەس پارەکە سەرفکەن بۆمان
قەنەعەتی بێ بە منیان و تۆ بڕۆ بۆ کەناڵە تۆ وەچی بەشکم بە قسەی تۆ بکەن ئەزانم قورسە بەڕاستی زۆر زۆر تۆ دەورێکی بۆ من دانا من خەی پێوە بینەمەوە دەورە ئەی خخوات تۆ بڵێ مەچ کەناڵی وەریگریامە چکەنە نایکەن یعنی کە ئیشەکەشیان بۆکە ئەوە بە ناخۆشی پارەکە دێنێت دی قسیلەکە ڕاستە قیمەتی نامێنێ نایتر لا قۆژ نییە ئافڕێی بەولاڵی خواوەت چی بوویانی زۆر ڕاستە حەقی خۆتر نانێ بە هیوای ئەوەی کە ئەم کێشانەی هونەرمەندان بەدەمی باسیەکەین و لەسەری قساکەین ڕۆژێک بێت کە نەمێنێت باسیەکەین بەخوارم یادەوەریە بێت دادەبیانگە من زۆر 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 دڵخۆش بووم بەڕاستی کە ئەم شۆ ئەم لەلای ئێمە بوویت و کات لەگەڵ توە زۆر زوو تێپەڕێ حەزمە کرد 2 ساعت بێ بەرنامەکە قسەوام کردێ بەڵام کاتەکەیتەوە بەڵام ئێستا ئەم کامێرایە هەیە بۆ جەنابەت پێم خۆشە پەیامێکت بۆ هەر کەسێک لایەنەیە کەسێکی خۆت شار شتێک هەت بێت پەیامەکەت بنێریت. من پێشەکی سەرەتا دەستخۆشیتان لێکەم ئەمە شتێکە بێ باسکرێ زۆر سپاس پیرۆزبای کەناڵەکەتان لێکەین دەستخۆشی لە تۆش بەڕاستی تۆش کچێکی ماندووی زۆر سپاس بەس پەیامم بۆ هەموو کەناڵەکانی کوردستان هەیە کە هونەرمەندان فەرامۆش مەکەن ئیش هەیە دەق هەیە ئەکتەری باشمان هەیە باوشیان بۆ بگرنەوە با دراما بکەن با کورتە فلیم بکەن با ئیشی جوان بکەن حتا لە مۆسیقیەکان باشن تۆزێ جوڵانتیایە بەڵام خەریکە دراماکان لە جوڵە ئەوەستەیە ئەکتەرەکان هەموو چاوەڕێ ئەم کەناڵانن درامایەکی جوان بکەن هەچ کەناڵی بێت چکە کەناڵەکان مڵکی هەموو هونەرمەندانە ماڵی هەموو هونەرمەندانە داواکارم باوشمان بۆ بگرنەوە و دانەنیشین لە ماڵەوە چای یەکە بە یەکەی هەموو خەڵکی کوردستان و هونەرمەندان ماچەکەم ومێدەوارم مەعاش بێت ئەو پەیامێکمە لەبەرەوەی خەڵک زۆر چاوەڕێی مەعاشەکە بەڕاستی هەموو خەڵک بێتاقەت بووە ومێدەوارم مادام دووبارە ئەم حیزبانە دەنگیان هێنایەوە باوەش بۆ هەموو خەڵکی کوردستان بکەنەوە و با ئیتر ناخۆشی و شکست لەم وڵاتە ماڵ ئاوایمان لێ بکە و خۆشەویستی بێتە پێشەوە چاوتان ماجەکەم وال لە خۆشیە دەست و چاو خۆش بێ و هیوادارین پەیامەکەی دادەبەیان بگات و بەم شێوازاتینەوە کۆتایی بەرنامەکە هەفتی داهاتوو لەگەڵ ئەزیزێکی تر پێتان شاد دەبینەوە شەوتان شاد دادەبەیان